باش سلااو ڕێز بۆ هەموو لایەک ئەزیزان. بەم لینکە کۆپیکەین و بڕۆین بۆ شوێنێکی تر و کاتەی تر کێشەمان حەل دەبێت. ڕێز و خۆشەویستی و حورمەت بۆ هەموو لایەک. دیارە بەتەمای لایڤ بووم بۆ سەریم هەفتەیە سەر کۆمەڵە دز و گەندەڵ و ئەوانە، بەڵام ئێسامە بە لایڤ لەسەرم حسابی مەکەن، هەروە تۆزی قساکەم لەسەر ئەو مۆزوعان و تەواو. ڕێزم بۆ هەموو لایەکتان هەیە، هەمووتان بەخێر بێن سەر چاوانی من هاتن ئازیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد. با تۆزە لەگەڵ لەسەر لەگەڵ داواکەیشمان بڕۆین بزانین چۆنە جوابەکەی. بەخێر بێن سەر چاوانی من هاتن. هەمووتان هەلومەرجەکە زانن کە لە دوای 30 ساڵ ئەبینی کە هەرێمی کوردستان چی بەسەر هاتووە. یەک دوو جاریکە باسم کردووە ئازیزان، لە ساڵی 1968 تا بەعسیەکان کودەتاکەن، لە ساڵی هەفتایە کڵاوەکەنە سەر مەدام سەفا و نۆتیش خۆماڵیەکەن، هەتا ساڵی 75 لەگەڵ ڕووسیا ڕێکەون و ئەبن بە خاوەنی هێز و پاشانیش لە جەزائیر لەگەڵ شا ڕێکەون و ئاشبەتاڵ بە مەدام سەفاکەن. ئەوی عێراقیان بەڕێوە برد کە هەمووتان ئەیزانن، بە بۆنەی هەلومەرجی خلیج و شەڕی چێت و ئەوانەوە هەلێ هاتە پێشەوە بۆ کورد لە باشووری کوردستانە کە بتوانێت بۆ خۆی حکومڕانی کە لە ماوەی 32 ساڵەیەکێتی و پارتی جگە لە دزی و تاڵانی و جەردەیشتێکی ئەوتۆیان نەکرد. نەتیجەکەیشی ئەمەیە کە ئێستا هەمومان ئەیزانین و هەمومان ئاگامان لێ. ئینسان نایزانێ بەڕاستی تۆ بێیت لەسەر ئەمە چ حکمێ بدەیت و چی بکەیت. منطقی تیان نییە، گەلێکی چەوساوە، گەلێکی بندەست کە دەرفەتێکی مێژووی بۆتە پێشەوە، بەڵام پارتی وێشێتیەن ئەم دەرفەتە ئەقۆزنەوە. دوو لە ڕووی ئێوە حرمەتم بۆ ئێوە هەیە، هەرچی سەرسەری و خوێڕی و لاتولوتی ئەو کۆمەڵگای هەیە، هەرچی چەورە هەیە ئەیهێنن ئەیکەن بەشت لە باشووری کوردستانە بۆ دزی و تاڵانی و بۆ گیرفانپڕکردنی خۆیان. ئەوەنەی کە بڵاوە سەدان ملیارد دۆلاری ئەم گەلەیان دزیوە ئەم پارتی وێشێتیە. نەتیجەکەیشی ئەوەیە کە ئێسای بینی کە ئاش بەتاڵێک بەڕێگاوەیە بۆ خەڵکی باشووری کوردستان. خۆ من خەمی پارتی وێشێتیم نییە، هەموو گەلی کورد دەست بە دوعایە کە یەکێتی و پارتی ئاسەوانیان نەمێنێ، بەڵام کێشەی ئێمە نەتیجەی ئەم خەڵکەیە و نەتیجەی ئەم نیشتیمانەیە. بەڕاستی ئەو خەمەی کە ئێمە هەمانە خەمی پارتی وێشێتی نییە، وەکو ئەڵێن سەریان بە گۆڕی بابیان، بەڵکو خەمەکەی ئێمە خەمی ئەم میلەتەیە و خەمی ئەم جوغرافیایە، ئەم نیشتیمانەیە کە کەس نازانێ ئایندەکەی بەرەوکیەوە دەچێت. وەکو چۆن مەدام سەفا لە شەسەکانەوەیە تا ساڵی 75 کە ئاش بەتاڵەکە دەیان ملیۆن دۆلارە باو ئەڕوا بۆ کەرەج و تاران و لێشەوە بۆ ئەمریکا لەوێ ئەمرێ و بنەماڵەکەی هەمووی ئەیخوا سبێنێ ئەمانش بۆ خۆیان سافڕۆکە بن و ڕاکەن ئەو پارەی کە دزیویانە لە ئەوروپا و ئەمریکا ئەوانە ئەیخۆن و ئەبێ خەڵکی قوربەسەر و داما و بڕوا باجەکەی بدات. تۆ سێریکەن لە دوای 33 ساڵ ببینن کە مەسرور بارزانی و قوبا تاڵەبانی وەکو جانتا هەڵگرەکەی مەسرور ئەچن لە بەغا ئەپاڕێنەوە بەس بۆ ئەوی موچیان بدەنێت کە موچەکە بن بەخەڵک، واتە 3 مانگ 4 مانگ موچیان بدەنێ بزان نەتیجەکەیان چی بەسەرێت. ئەی باشە دوای 3 مانگکە، ئەی دوای 4 مانگکە تو ویژدانتان حکومڕانی ئاوا ئەکرێ، بە ویژدانتان لە دوای 33 ساڵ تۆ نەتوانی موچە بەی بە خەڵک لە ڕوویە بڵێ وەڵام من حکومەتی من حکومڕانم. باشە ئەم هەموو سامانەی کە ئێوە دزیوتانە بۆ کەیتانەوێ زەحمەت نەبێت؟ بۆچی ناهێنە دەرەوە ئەم سامانەی کە زیوتانە نیوەی بن بەو خەڵکە بۆی کە بتوانن شلانیکەم 6 مانگ ساڵی ئێوە خۆتان ڕاگرن و ئەم هەموو نەشن بۆ بەغاو دەست ماچ نەکەون نەنوشتێنەوە، پێش لەسەر کورسێداتان ئەنێن ڕسوا لە بەغایە پێتان ڕابێرن. ئێوە باسی داناوەشن پارتی وێشێتی، ئەرێ بنەماڵی بارزانی، ئەرێ مەسعود بارزانی کە ریفراندۆمەکەی تۆ ئەم میلەتەی ئێمەی ئاوا لێکردم، ئەوە ئێستا بۆچی نووسە دەرنایەت؟ بۆچی ئێستا چرکە لێوە نایە زەحمەت نەبێ؟
دەنجی من زۆر باشە نامەکەی وەزیری خارجی لە بەردەستمایە کە بەتەمام لە لایفێکا بە درێژی باسی بکەم بەڵام ئەم شەونە لە چەند ڕۆژی ئایندەیە کە لەو نامەیە وەزیری خارجی لە ئەمریکا چی ئەڵێ ڕێفراندۆمەکە مەکە ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەماکەین ئەوەکەین ئەی بۆچی کردە ڕێفراندۆمەکە ئەی ئەسەر لەکوێ زەحمەت نەبێ ئەی کوا تاپۆی ڕێفراندۆمەکە لە گیرفانی تۆ حەمەی حاجی مەحموود زەحمەت نەبێ بۆ کەیتانەوێ خەنجەری تەنگانەکەیە ئەی بۆ دەرینیان زەحمەت نەبێ ئەمڕۆ لە هەولێر چوو دەسەر ئەوەی کەنەکە کەسێکیان کوشتووە لایەنتۆریان کردووە ئەوە هەرمیتە ئەوەشی کە ئێستا لە عربەت لەو فڕۆکەخانەیە ڕوویاوە ئەویش هەتا ئێستا یەکێتی دژە ترۆر یەک بەشێریان ناوێرن بڵێن فڵانە حکومەت بووە و فڵانە ئەوە بووە ئەڵێ درۆنیشی نەناسراوە ئەو نەشەهامەتیان نییە کە بڵێن فڵانە لایەن یا فڵانە حکومەت ئەم کاری کردووە طبعا هەمووتانە بێ ئەو ڕاستێ بزانن عەزیزان ئەو فڕۆکەخانەیە فڕۆکەخانە سەر بە حکوومەتی عێراقیە و پاشان زەراعیە لە ڕاستیە پێم بڵێن جەماعەتی دژە ترۆر ئێوە لەو فڕۆکەخانەیە ئیشان چێ زەحمەت نەبێ ئەمە شتێکی تری تیا بووە لە ڕاستیە من لە چەند ڕۆژی ئایندەیە لە بابەتێکە خاڵ بە خاڵ هەواڵەکانم بڵاو کردەوە کاکە خۆ ئارام ئەحمەد لە خۆ قسە ناکە سێدانە ڕۆژ چەند هەزار کەسێک ئەو هەواڵانەی منی خوێندەوە کە لە زەرگوێز و لەوانە چیە گوزەرێ لەوەی ئەلبەتە لەو فڕۆکەخانەیە چیە گوزەرێ قسەکانی من هەمووی دقیق و هەواڵەکانی من بەڕاستی باشە خۆ ئەم فڕۆکەیە کە هاتووە نەهاتووە لە دژە ترۆر بدا ئەگەر لە دژە ترۆری بدایە دژە ترۆر خۆی جێگە و ڕێگەی هەیە ئەم فڕۆکەیە ئەچوو لە دژە ترۆریە کەواتە لەو فڕۆکەخانەیە شتێکی تر هەیە ئەم دژە ترۆرانی کە بەرکەوتوون لەوێ بوون ئەوە ڕاستە بەڵام شتی تری تایە لە ڕاستیە یاریەکە چیە یەکێکی بۆی شایتەوە زەحمەت نەبێ چی تایە لەویە ئێرانی تایە پەکەکەی تایە خۆتانی تیان خەریکی کۆمەڵێک کاری ترن چیە نهێنیەکەی زەحمەت نەبێ چونکە ئەم مۆزوعە ئیلاقی بەسەر دژە ترۆرەوە نییە ئەو کەسانە کە لەوێ کوژراون چونکە وەکووتم ئەو فڕۆکەیە جاهی تورکیایە کە من بۆ خۆم وایە بینم کە هاتووە ئەوەی کردووە ئەگەر لە دژی دژە ترۆر بیکردە ئەچوو لە کۆماندۆیەدا دژە ترۆری ئەدا لە بینای ئەمەی ئەدا کەواتە عێراقی بەسەر دژە ترۆر نییە مۆزوعەکە مەسەلەکە لە ژێر ناوی دژە ترۆرە مەشارنەوە زەحمەت نەبێ ئەوە ئەرشیشێتە دەریخە لەو فڕۆکەخانەیەوە خەریکی چین چێ لەوێ زەحمەت نەبێ چێ تیا بووە پازاری ئێرانی تیا بووە ها چێ تایە زەحمەت نەبێ ئەم حەوهەش کەسەی کە بریندار بوون چێن بۆچی ناوی سێ چوار کەسە بن کە کوژراون دژە ترۆرن ئەی ئەوانی کە چێن بێ زەحمەت بۆچی شادوتانتەوە ئەم مۆزوعانە ئەمە لایەنێکی کە بۆ خۆی دیارە یاریەکە بۆ خۆ ڕوونە من چوار ڕۆژ بەر لە ئێستا لە هەواڵەکانە کە تا سەدیارەکەیم ئێستا لە بەرچاوە سەر کۆمپیوتەرەکەم دامنەوە نازانم کواتخوا زۆر کەس هەزاران هەزار کەس ئەوەی منی بینی بەڕاستی ئەوەی کە باسم لەسەر ئەوە کردووە کە چی ئەکرێت لە زەرگوێزاو و چی ئەکرێت لە فڕۆکەخانەکەی عەربەتە کە ئیشێتی ئەوانەیەکە هەمووی باس کردو لە هەموو ئەمانش بەدەر ئازیزانی من کە یەکێتی ئێستا ئیشارێتەوە بەیاننامەکەی دژە ترۆر ئینسان شەرمەکە لە ڕاستیە کە گوێی لێگرێ یەک کەسێکیان شەهامەتیان نییە بڵێن فڵانە شوێن ئەم کاری کردووە ناتوان ئەوان هەیە ئێوە یەکێتی پارتی من چەندی ساڵە هاوارەکەم ئێوە ناتوانن وەکو چۆن نەتانتوانی حکومڕانیکەن بڕوا بکەن بەرگەی یەک سەعاتی شەڕیش ناگرن ئێوە ئەم فشە چییە کاکە تۆ دژە ترۆرێکا و هاو هەڵە بجێی چۆ بۆ خەسەخان و ئەوە وەڵڵا ئەمە نەتان پارە هەیە گیزەتان نیەت یەک پیاوتانتیان نییە بتوانێت یەک سەعات شەڕکە لە بەرامبەر هیچ کەسێکە ئەمە حقیقەتەکەی ئێوەیە کاکە ئێوە ئینتەلاتان کردووە ئێوە پارەشێتی کردوون ئێوە سێکس و ژن شێتی کردوون کوا ئێوە بیتان لەوان کە بتوان ئەوە پارێزن لەکوێ ئەتوان زەحمەت نەبێت ناتوان 33 ساڵ تێپەڕێ ئەمە حاڵەکەی ئێوەیە باشە کە هیوادارن ئاسەواتان نەمێنێ بەڵام بەداخەوە ئەو خەڵکە زەرت دەکات ئەمە ڕاستیەکەی لەبەرەوە هەموو شتەکان کەشفە کە ئێوە بە تەواویمانە دۆڕاندووتانە و بەمانای کەلیمە ئێوە ئاژبەت هەڵتان کردووە هیچتان بەسەر هیچەوە نەماوە ئێوە ئەمە حاڵەکەتانە کە ئێمە ئەیبینین باش نییە منتەقیتیان نییە بابە ئێمە 30 ساڵە دژی ئێوەین ئێستا ئەڵێن کاکە هەلومەجەتر پێشەوە کە گەلە کۆمەکیەکی ناوچەیی لە بەرامبەر کووردا هەیە لە ناوچەکەیە بەڕاستی بەرامبەر بە کوردانی ڕۆژهەڵات هەیە هی باکوور هەیە هینی ڕۆژئاوا هەیە و هینی باشووریش هەیە
هەمومان ئەمە ئەزانین کاکە ئێران کاتێیەت ئەڵێ ئەبێ ئەم بارەگانەی حیزبی دموکرات و کۆمەڵەکان و ئەوە داخەن بارەگاکەنن پێداخەن ئەیان بن کەس نازانە بۆ کوێتان بردوون خۆ سبێنێ ئێران بەمەواز نایێنێ بیبن لە ئەنبارە لە نازانم لە بادینانە لە هەر شوێنەکە ئەمانە دابنێن کۆمەڵ دیموکراتەکان ئێران سبێنێ ئەڵێ من بەوە ڕازی نابم زەحمەت نەبێ فلان بۆ نمونە 50 کەس دەمانم بنێ لەوانەیە کە ڕابەرایەتی دیموکراتەکان و کۆمەڵ و فلان و فیسارەکان ئەڵێ تەسیبمان کردەوە زەحمەت نەبێ باشە چونکە ڕێکەوتنەکە لە وەختێ وەزیری خارجی تورکیا ئەڕوا بۆ ئێران عیلاقاتەکان دیارە بەڕاستی کە ئەو گەلە کۆمەکیە سەر کورت هەیە ئەمە ڕاستێکێتی من بەرەی ئێران ئەزانم چێوچێیە و بەرەی تورکیاش ئەزانم چێوچێیە بەڵام یەکێتی و پارتی ئێوە پێتان وایە کە مەسەلەن ئێران کە بە یەکێتی و پارتی ئەڵێ ئەبێ دژی کوردانی ڕۆژهەڵات ئەمە بکەن ئەوە بکەن ئەگەر حیزبی دموکرات تەسفێ بێ کۆمەڵە تەسفێ بێ ئەمانە نەمێنێ سبێنی ئێران ئێوەی ئەوێ هەر بەڕاستی بەجاشش ئێوەی ئەوێ بەڕاستی بەجاشش ئێوەی ناوێ کاکە ئێمە مێژوومان لەبەرە کاکە شێخ سەعیدی پیران بەلەوەی لە سێدارە بدرێ نوێژەکەی کرد دوای بردیانی ئەعدامیان کرد یان دەوڵەتی تورکیا ئەگەر من لێرەوە بە بنەماڵی بازانی ئەڵێم ئەگەر پەکەکە نەمێنێ یا ڕۆژ ئاوا نەمێنێ بۆچی تورکیا بنەماڵی بازانی تورکیا ئەوەی بۆچیە زەحمەت نەبێ قەسەم بەخوا بەجاشش مەسئول بازانی ڕاناگرێ ئەو تورکیایە باشە والله وەکو میرێکی خائینیش مەسئول بازانی بنەماڵی بازانی ڕاناگرێ کەواتە ئەبێ ئێوە ئەو ڕاستیە باش بزانن هەلومەرجێک ئەوەیە کە گەلە کۆمەکیەک هەیە ئەیانەوێ لە عێراقا بەغدا ببێ بە سەنتەر و لە عێراقا ئێوە ئاسەواتان نەمێنێ بەڕاستی ئەمە ڕاستێکێتی والله ئەمریکاش ئەمەی قوبوڵە باش نییە بەدەر لە مێش عەزیزانی ئارام ئەحمەد کە وەختێک من لەو هینەیە لەو بە هەواڵانەیە باسم کرد لە 4 ڕۆژی ڕابردووە کە لە فڕۆکەخانەی ئەلبەتای چێتیایە بەچیا بزانین کە ئەمیشیەکان نێشێتی بۆ ئێشارنەوە زەحمەت نەبێ چۆن ئێوەڵێن بە نمونە هەندێک شوێن ئەڵێن تورکیایە یاغێر باشێ بەچیا بزانین ئەمیشیەکان نییە چونکە من باسم کردبوو کە لەو فڕۆکەخانەیە چێتیایە زەحمەت نەبێ هەمووین باس کردبوو خۆ بابەتەکەشم ماوە ئەوە نەبێشتێکی شارەوە بێت زۆر جار هەیە کە من بابەتێ بڵاوەکەمەوە خەڵکە لە خۆڵم ئارام ئەحمەد تەواو نییە من لە چۆن قسانەی هێنەوە من خەڵکی بەتاڵ و ئەلبەتە بە ئێمە لە باشوورکسان ڕۆژنامەنووسمان نەماوە ڕۆژنامەنووسی کوردی هەمووی خەریکی خانم جوون و خەریکی پارە پیاکردن بەتەنە خۆ ئاگەر دنیا نییە کە لەو کۆمەلگای چێخۆدا بۆیە کاتێک کە من زانیاری بڵاوەکەمەوە بەلایەنەوە سەیرەکە چۆن ئەو دەستی من کەوتووە بەچیا بزانین کە ئەمریکیەکان نییە بە فڕۆکەیەک لەوێ یاوە بۆچی نابێت ئێوە نازانین چیتیا بۆ یەکێتی من بڵاوم نەکردەوە 4 ڕۆژ بەر لە ئێستا کە شێن ئەوانەی کە لەو مەتاڵ لەو فڕۆکەخانەی ئەلبەتان بابە ئێوە خیانەتیشکەن بەڵام ئێران هەر بە خاینیش ئێوەی ناوێ ئێران وەکو مەقاشێک یەکێتی ئەوێ هەتا ئەو کاتێکە کۆمەڵێک نەیاری پێسەر کوتەکات و تەسفەیەکە لە دوای ئەوەی کە ئەوەیکە اینجا خۆشتی ناوێت لە ڕاستیە تورکیایش بە هەمان شکڵ کاکە خۆ مەلام سەفا تەجروبەی مێژوومانێ ئەو مەلام سەفایە چی نەما بۆ ساواک و بۆ شای ئێرانی نەکاکاکە باش نییە پەلاماری کوردانی ڕۆژهەڵاتی یا بەدەیان کەسی لێ تیرۆرکردن لێی کوشتن تەسلیمی کردەوە بە ئێران هەموو جارە ئەوانەمان باس کردووە لە دواییشە ئاژبەتەمان بە مەلام سەفا کرد ئەمە مێژوویە لە ڕاستیە بۆیە حتى مەلام سەفا لە بەرامبەر تورکیایشە چی نەکرێت تۆ شڤان و ئەوانە لە کوردانی باکوور هەموو شتێکی کرد بۆ تورکیا ئەو کاتە لە دواییشە هیچیان تێهڵا خسێنە ئەو لاوە لەبەرەوە ئێران و تورکیا و عێراقیش حتا وەکو خائینش ئێوە قبوڵ ناکەن نەچێتی پارتی کەواتە تۆزێ شەرەفتان بێ بەڕاستی تۆزێ شەرەفتان بێ وەکو وتم من خەمی ئێوەم نییە خەمی گەلەکەی خۆم بە بەڕاستی خەمی ئەو میلەتەمە ئەبێ بە قوربانی ئەگەنا ئێوە دیێتان دەرەهات و ئاوی ئامن و تونی بابا بچن لە ڕاستیە بەڵام تۆزێ شەرەفتان هەبێ ئەمەندە خیانەت مەکەن ئەمەندە پێشدەشتکردی بۆ پازاری ئێرانی و بۆ میتی تورکی و بۆ فڵانە فیسارەکە مەکەن لەبەرەوەی دڵنیا بن لەوە دڵنیا بن ئێران چۆن دژی دموکرات و دژی کۆمەڵ و دژی ئەمانەیە قەسەم بەخوا ئاوا دژی چێتیشە ئاوا دژی جەلا تاڵەبانیشە والله تورکیا چۆن دژی پەکەکەیە چۆن دژی کوردانی ڕۆژ ئاوایە ئاوای دژی پارتی بنەماڵی بازانیە تەنها ئێوە وەکو دوو مقاش بەکار ئەهێنێ لە پێناوی ئەوەیە کە کۆمەڵێ نیارێکی پێسەر کوتکە من بە پارتی بە بنەماڵی بازانی ئاڵێم
سوێن بە ئیلاهی پەکەکە لە قەندیلا نەبوایە ئێوە دەمێک بوو نەمابوون لە باشووری کوردستانە ئەو پەکەکەیە لە قەندیلا نەبوایە تورکیا ئێوەی بۆ چییە؟ ئەگەر پەکەکە نەبێت تورکیا پارتی بەس بنەماڵی بەجای تورکیا توی بۆ چێ زەحمەت ئەگەر پەکەکە نەبێت ها هاوکێشەکە ڕوو نەبووە هەموو لایەک لەبەرەوە ویستم ئەوەتان پێ بڵێم کە هەمووتان هەواڵەکانی منتان سێ ڕۆژ بەر لە ئێستا خوێندەوە ئەوە قسەکانی من بوو کە ئەمڕۆ لە عەلبەتا ڕوویە بەڕاستی تەواو پێشی ئەمریکیەکان سێریشی ئەو ماڵ پڕۆشتەی من کە ناویشی ئەم فەیج و مەیجەم ئەڵێ بزانین خاڵە ئارا مەحموود چییە لێ بزانین وەزعەکە چۆن و چۆن نییە زانینەکەیان دەستکەوێت ئەوە بۆ سوحبەت هەڵبەتە ئەوڵێ ماچ زانینە لەبەرەوە هەموو ئەوەی کە من وتم ئەوە هاتە دی و تەواو شتێکی ئەوتۆ نییە کوڕی خەڵکیش مێن بەکوشت لە خوت و خۆڕایی ئەو کەسانەی کە ئەمڕۆ لەو شوێنەیە کوژراون ئەمای دژە ترۆر وەکو بۆم هاتووە بە ناو کە من نامێ ناوەکانیش بەرن بەڵام ئەم گروپە هەمویان لە تیمی تەقەمەنی کاریان کردووە لە تیمی درۆن و ئالەم بابەتانە لەوە کاریان کردو ئەمانە کەواتە لەوەیە لەگەڵ خەڵکانێکی ترا بوو وەکو ئەوەی کە من باسم کردووە من هەویستم ئەوتان پێ بڵێم بەڕاستی بەدەست پاتیوێشێتیەوە کورد لە غەرغەرایە و حاڵی زۆر خراپە و هەنگاو بە هەنگاو کورد بەرەو کۆتایی ئەڕوا بەداخەوە لە باشووری کوردستانە والله ئازیزان نە ئێران دۆسی کووردە نە تورکیا دۆسی کووردە نە بەغای دۆسی کووردە ئەمەش کورد حاڵەکەی کە خۆتان ئەیبین کاکە هەمووی پارە چاوی سوور کردو ئەمەش مەسئول بازانی ئەچێ دانیشێ مەسئول بازانی یەخوا ڕۆڵە داوەشی بۆ خاتی پێغەمبەر مەسئول بازانی ئەچێ دانیشێت لە بەغا هەمووتان دوعاکردن بەشم ئینشەڵڵا بەیانی دڵی نەرم بێ بەغا موچەکە بنێرێ ئێجاوە سێ مانگی نرد ئەیتا ئاخر خۆ لە کودەواریە قسەیەکی ئەڵێ کرد بە کاروانی تێر ناخوا مەسئول گیان بەڕاستی کرد بە کاروانی تێر ناخوا ئەی دوای سێ مانگکە دوای چوار مانگکە دوای شەش مانگی تە زەحمەت نەبێ یعنی تو ئێوەتانێ ئاوا حکمڕانیکەن لە باشووری کوردستانە هەر بەڕاستی ئەوە خەجاڵەتی ناکێشن ئێوە داناوەشێن 30 دانە ساڵی ڕەبەقی ئێمە هاوارەکەین کە ئەم کۆمەلگای ئاوا لێ مەکەن دوجار ئەم کۆمەلگەتان ئاوا لێکرد بەمەتان برکە ئێسایی بیری باش نییە ئێوە سیاسەتەکەن هەمووتان لە ئەمریکا و لە ئەوروپایە خۆشی ژیانی شەهانتان بۆ خۆتان بۆ بنەماڵەکانتان بنیادناوە بابەتێکی لەسەر کەسێک ئەنووسم 100 تەلەفۆنم بێت کاگەرام تکایە کاگەرام ئەو بابەتە لابە کاگەرام ومەکە عەزیزانی ئارا محەممەد من ئەو شتەی کە بڵاوی ئەەکەمەوە دقیق من ناڵم قەت ناکەومە هەڵەوە بەڵام لە 98 بابەتەکانی من دقیقە بۆیە ئەوەی کە ئەمڕۆ لە عەلبەت ڕوو ئەدا 3 ڕۆژ بەر لە ئێسا لەم ئەکاونتی پێیجی خۆمەوە بڵاوم کردەوە یەک دوو سێ باخەکەی تایری سەگرمە لە زەرگوێز 150 ئەوەی تایە عەلبەت ئەمەی تایە هەمووی باس کرد کاکە خۆ من بەخۆ من خۆ من لە خۆ تێک نەچووم ئەوە تا ئەمڕۆ هەمووی دەرپێکان کەوتە خوارەوە دەرپێکە دەرگەکە مەسەلەکە چی تاو من کاتان ناگرم ئازیزانی ئارا محەممەد بەداخەوە کە کوڕی خەڵکیش ئاوا ئەیانن بەکوشت کە هەمووشی بە شمشاڵەکان بۆ لێن و تەواو قەسەم بەخوا هیچی لە پێناوی نیشتیمانی ئێمەیان نییە هیچی لە پێناوی خەڵکی کوردستانیان نییە هەمووی لە پێناوی کۆمەڵێت زوجەدای و تەواو ئەمە ڕاستیەکەیت فەرمو یەکێتی و پارتی ئەکێتی ئەگەر ڕاستەکەیت و ئازایەتی تایە پێمان بڵێ ئەو فڕۆکەیە بێفڕۆکەوانە چییە کە هاتووە لەو شوێنەی یاوە زەحمەت نەبێ چی ئێرانە خۆ ئێران نییە تورکیایە من پێم وایە تورکیا نییە بەڵام کوێیە تۆ پێمان بڵێ زەحمەت نەبێ بزانم ئەتوانیت ناتوانێت بەرحاڵ من بەتەمای لایڤوشت نەبووم بەڵامی تر بەداخەوەم بەڕاستی هەموو ئەو هاوارانەی کە ئارا مەحمەدەکان ئەم هەموو ساڵە کردویانە هەموو ئەو قسە و باسی کە ئێمە کردومانە ڕۆژ بە ڕۆژ هەر هەمووی یەتە دی وە دڵنیابن لەوە کە ئێمە نە دوژمنی یەکێتی بووین نە دوژمنی پارتی بوون نە دوژمنی گەلەکەی خۆمان بووین ئەوەی کە دوژمنی ئێمە و نیشتیمانەکەی ئێمە بوو پارتی یەکێتی بوو بەڕاستی ئەوە پارتی یەکێتی بوو مێژووی ئێمەیان گەیانە ئەم دەرەجەی کە ئێستا هەیە ڕاستی باش نییە ئۆباڵی هەر خوێنێ کە لە پەنجەی کوردێک ئەڕژێ لەو باشووری کوردستانە لە ئەستۆی بنەماڵی تاڵەبانی و بنەماڵی خائینی بازرگانیە بەڕاستی چونکە بنەماڵی بازرگانی لە مێژووی ئێمەیە یەکەم خائینە لە ڕاستی خیانەت ئەگەر مابێ لە دوای بنەماڵی بازرگانیەوە ماوەتەوە لە چەند ڕۆژی ئایندەیە لایڤێکمە بێت
لسر أو ناميك وزير خارجية أمريكا ومسعود بارزاني نات ك النكات كريفراندوم كنكا مسعود جاوي بيكا من واكم واكم ايكوا اخر بارتي كان تو او شرف اقل حتى انا بويك بيوتان تياني بل مسعود بارزاني تو بواكد لو عالم كاكا ها لشوي دنيا يا هلك يا اساساني ارام احمد وزيري خارجي امريكا نام بنيري بل بري سرو كاك مسعود بارزاني تو امر ريفراندوم مكا ايما لما وصلك ياك دو سي شوار اما اكين بو باشوري كردستان مسعود بارزاني تو بوشي رازي نبيت بوشي رازي نبيت خوزقا او نامي مدوزيو اسا عزيزاني ارام احمد والله نامكم اسا بدو سيتو بروات هربو مخنو نامك بو هربو مخنو زي نامك الشيء تو امريكا بواجو خسر لقلاك بابا ببلغنامه مسعود بارزاني امريكا ببلغنامه بي لقلتو قصبك بلا اما نامي ايمي بوتو اما يك اما دو اما سي ريفراندوم مكا ايما اما او اكين بوشي وازني انا مسعود بارزاني ها باوكم بشرف او مسعود بارزاني لسر هيشتيك نبيت لسر او نامي امريكا أبد دادقايك براسي مسعود بارزاني بويا وبالي هادشي أو بدبختي كإسالة باشر يكون سنة هي وأوشي لشان مامو شان صالي أينديا أبد هاد همي لأسري خدي مسعود بارزاني يا عزيزي الرحمن همي لأسري أو مسعود بارزاني ماشا أوي مسعود بارزاني بريفراندوم بملتي أمي كردوه قسم بخوا شيطان ني كردوه هيش خائن ابني كردوه ماشا طبعا من قسناكم أجزاني أرام أحمد لو أو بسا إن شاء الله لسمروجي أينده أجر ماين وتمن باقي بو ين كمال يقصوا بس ما نبي سد زكانيش شيء تعطيت شيء هبي حتما بس يكين عزيزان ودقي أناميش أويك أمريكا نادي مسعود بارزاني أويش دراسة كين وأناميش كمسعود بارزاني نادي بسرجي أمريكا كسر جويلي نقل لنا كمسعود بارزاني كاس أنا ده إخواتنا لقى أجزاني أرام أحمد بخير